بەڵێ بەردەوامە بین لەگەڵتان بێگومان ئەم سەردانیکردنەی سەرۆک بارزانی کە وەک دەبینین بەو شێوەی کە پێشوازی لە سەرۆک بارزانی کرا هەر لە فڕۆکەخانەی بەغداوە هەتاوەکو ئێستا کە کۆبوونەوەکان ئەکرێت بە تەواوەتی ئەبینین کە پسنی ئەو سەردانە دەکرێت و بە تەواوەتی دیارە هەروەکو چۆن کورد دەڵێت مانگەشە و سەر لە ئێوارە دیارە بەڵام شرۆڤەی سیاسی زۆر جوانتر ئەتوانێت ئەمەمان بۆ ڕوون بکاتەوە. دەمانەوەی گفتوگوی زیاتر سەبارەت بە سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا بکەین و لێکەوتەکانی ئەم سەردانە کە پەیوەندیەکانی هەرێم و عێراق بەرەو لاپەڕەیەکی نوێ ئەبات یاخود بەرەو قۆناغێکی نوێ ئەبات و ئەم سەردانکردنە چ جیاوازیەکی لەگەڵ سەردانەکانی دیکە هەیە. لەگەڵ دکتۆر بەشیر حەداد جێگیری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق گفتوگۆی زیاتر لەبارەی ئەم بابەتەوە ئەکەین. دکتۆر بەخێر هاتی سەر شاوان. سپاس دەکەم. دکتۆر وەک ئاماژەم پێدا لە دوای 6 ساڵ سەرۆک بارزانی سەردانی بەغدای کردووە. ئەم سەردانە یاخود مەسافەی نێوان ئەم دوو سەردانە چ شتێک هەبووە لەم 6 ساڵەدا کە هاتۆتە ئاراوە کە ئێستا ئیجابی ئەوەی کردووە کە سەرۆک بارزانی بچێتە بەغدا خۆی لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدا دابنیشێت و بەم شێوازە گەرمە پێشوازی لێ بکرێت. ئەمە نیشاندەری چییە؟ بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابتان. دیارە هەروەکو ئاماژەتان پێدا بۆ ماوەی 6 ساڵەوە جارێکی دیکە جەنابی سەرۆک بارزانی سەردانی بەغدا دەکاتەوە. لەو ماوەیەدا لە ماوەی ڕابردوودا زۆر بارودۆخ هاتووەتە ئاراوە هەم لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا بە بەرزی و نشێوی بخۆیەوە بینیوە و جاری وا ناخۆش بووە جاری وا خۆش بووە جاری وا گرژ بووە جاری وایە نەرم بووە. بەڵام لێرە یەک شت گرنگە ئەویش ئەوەیە ئەو سیاسەتی کە هەرێم پیادەی دەکا و دیبلۆماسیەتی هەرێم چ لە ناوەوە چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی دەرەوە دەڕۆژ بە ڕۆژ زیاتر سەرکەوتنەکانی بەدیار دەکەوێت. وەکو تەماشا دەکەین ئێستا ئەم سەردانی جەنابی سەرۆک بارزانی بۆ بەغدا هەروەکو سیاست مەدارانی بەغدا بۆ خۆیان وەسفی دەکەن دەڵێن ئەم سەردانە سەردانێکی گرنگ و مێژووییە. گرنگ و مێژووی کە ئەوان دەڵێن گرنگ و مێژوویی دیارە زۆر لەوە زیاتریشە. ئەمە هەم پەیوەستە بە کاریزمای جەنابی سەرۆک بارزانی بە کەسایەتی ئەم مرۆڤە و هەم بەو سیاسەتەی بەو دیبلۆماسیەتی کەوا جێبەجێی دەکات لەگەڵ لایانی بەرامبەر و بەو ڕاستگۆییە و بەو سیاسەتە ڕاست و دروستە کە دەیکا لەگەڵ لایانی بەرامبەر. دەتوانین بڵێن ئەم سەردانە وەکو ڕەد زیارەیە کاتووە کە زۆربەی هەرە زۆریان دەتوان بڵێم هەموو سەرکردەکانی عێراق لەو ماوەیەدا چەندین جار سەردانی هەرێمیان کردووە و چەندین جار سەردانی جەنابی سەرۆکیان کردووە. ئەمە معنی وەکو لەوێ داوایەک دەکرا زۆر داوا دەکرا کە ئێمە دەمانەوێت جەنابی سەرۆکیش بێ سەردانی بەغدا بکاوە لە نزیکەوە دابنیشین و باس و خواستی عێراق بە شێوەیەکی گشتی بکەین. و هەروەها جگە لەو ڕەدە زیارەیە دیسان کۆبوونەوەی چوارچەوەی هەماهەنگی هەیە لەو کۆبوونەوەیدا بەخۆی بە شخصی ئامادە دەبێ وەکو جارانی پێشتر نوێنەری جەنابیان ئامادە دەبوو لەوێ دەرێستا بخۆی لەوێ ئامادە دەبێ و لەگەڵ تەحالوف ئیدارەی دەولە دیسان کۆبوونەوە دەکرێت و دیدار و چاوپێکەوتن و گفتوگۆ لەگەڵ لایانی حکومی و لەگەڵ لایانی سیاسیش. زۆر باشە. دکتۆر بۆ خۆتان ئاماژەتان کرد کە ئەم دیدارانە یەکەم جار دەبینین کە شاندی تایبەت کە سەردانی هەرێمی کوردستانەکان هەڵبەت بێ گومان ئەبێ بچنە لای سەرۆک بارزانی سەردانی ئەویش دەکەن لەگەڵی دانیشن. زۆر جارە بینین کە لەو سەردانانە لایەنە سونەکان ئەگەر زیاتر بەرچاو بگرین کە سەردانی سەرۆک بارزانیانە کرد داوای ئەوەیانە کرد کە بۆ یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان چارەسەرێک یاخود پێشنیارێکیان بۆ بکات یاخود ئەو ئینشقاقی کە کەوتۆتە بینی ماڵی سونەوە چۆنەڵێت ڕێگە چارەیەکیان پێنیشان بدات. ئێستا کە سەرۆک بارزانی خۆی چۆتە بەغدا پێت وایە ئەو پرسەی کە پرسی سەرۆکی پەرلەمانە چارەسەر بکرێت لە کاتێکا خۆیانە هاتن بۆ ئێرە و ئەوان داوای ئەوەیانە کرد کە ئەو یارمەتی دەریان بێت. بێگومان بەڕای من ئەمە یەک لە پرسە هەرە گرنگەکان دەبێ وەکە لە بەرنامەی جەنابیانە لە سەردانەکەی بۆ بەغدا نەکرد سونە بەڵکو شیعە بۆ خۆشیان لە سەرەتای دامەزراندنی عێراقی نوێوە لە دوای 2023 تاکو ئێستاش هیچ کێشەیەکی عێراق کێشەیەکی گەورەی سیاسی یان پێکهێنانی حکوومەت لە عێراقدا چارەسەر نەکراوە بەبێ تەداخلی جەنابیان. بۆیە ئەمە
ئەم کاریزمایی جنابیان کە هەیەی وە کاریگەری لەسەر پرۆسی سیاسی عێراق بە شێوەیەکی گشتی وا دەکات کە ڕۆڵی لە هەموو گۆڕانکاریەکاندا هەبێ، ڕۆڵی لە چارەسەرکردنی هەموو کێشەکان وکردنەوەی گرێچوێرەکان هەبێ بە دڵنیاییەوە. یەک لە خاڵەکانی بەرنامەی جنابیان بەڕای من ئەوە دەبێت کە لەگەڵ سونەکان دادەنیشێ و لێچان نزیک دەکاتەوە و وا دەکات کە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بە زووترین کات کۆتایی ئەوەکەن کە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان لە دوای سەردانەکەی سەرۆک بارزانانی کۆتایی پێ ئاسانتر دەبێت زۆر نزیک دەبێتەوە کەەوە نزیکی 7 مانگە نەیانتوانیەوە بۆ خۆیان ئەم سەرۆکە هەڵبژارن، بەڵام بە سەردانەکەی جنابیان من پێم وایە زۆر لێک نزیک دەبنەوە و کاندیدەکان دەستیشان دەکەن، نەک تەنها مەسەلەی سونە، یعنی شتی دیکە شێ بەڕاستی خۆ ناکرێ هەموو شت لە بەرنامەکەیدا وەکو شت باز بکرێت، بەسەر باز دەکرێتەوە گفتوگۆ و دیدار لەگەڵ لایەنی حکومی و لایەنی سیاسیەکە ئەمە چوارچێوە گشتەکەیە، بەڵام تەفاسیلەکەی ئێمە مەسەلەی شنگالمان هەیە، ڕێککەوتنی شنگال هەیە کە هەتا ئێستا چارەسەر نەکراوە، ئەمە لایەنی چوارچێوەی هەماهەنگی کە لایەنێکی سەرەکین لە بابەتەکەدا. بۆیە من پێم وایە ئەمەژی سانخاڵێکی گرنگە لە دانوستانەکان و لە قسە و گفتوگۆکان. مەسلەی مووسڵ کەەوە چەند ڕۆژێکە لە مووسڵ دیسان ئەنجومەنی پارێزگای مووسڵ چەند بڕیارێکیان دەرکرد بۆ گۆڕانکاری لە پۆستەکان کە ئەمانە پێچەوانەی بڕیاری یان مادەی 140 بوو، ئەو ڕێککەوتنە سیاسیانە بوو کە کراوە لەسەری مەسلەی کەرکووک دیسان ئەمانە هەمووی لە گفتوگۆکان ئامادە دەبێت بەڕای من بۆ ئەوەی کە ڕێگە چارەی بۆ بدۆزرێتەوە. زۆر باشە کاتە دکتۆر ئەو کێشانەی کاگرەکانیان کەوتو بووە ددان کە بەدەدان بکرێنەوە ئێستا بە سەردانەکەی سەرۆک بارزانانی بەدەست ئەکرێتەوە بەدەست دەکرێتەوە جگە لەوەش کە هەندێک کێشی کە لەگەڵ حکوومەتە بوو مەسلەی بودجێ و مەسلەی بودجێ مەسلەی خانەنشینی کاتە بە بەسەر ئەو پرسیارە مادەم دکتۆر بۆ خۆتان دەزانن کە یەکێک لە دانەرانی دەستوری عێراق لە دوای 2023 سەرۆک بارزانانی بووە و لەنێو ئەو کەسانی کە دەستوریان داناوە تەنیا دوو کەس ماون کە سەرۆک بارزانیە و هەروەها ئایاد عەلاوی. ئەم دوانە دەستوریان دانا و ئەو دەستوریش کە دانرا لە بەرژەوەندی مافی گەلی کورد، بەڵام تاوەکو ئێستا زیاتر لە 50 بند لە بەندەکانی دەستور و خاڵەکانی دەستور بەرامبەر بە کورد پێشێل کراوە. پێتان وایە ئەم سەردانکردنە وا دەکات کە ئەو بەندانە ئەو خاڵانەی کە بەرامبەر بە کورد لەو 50 خاڵە زیاتر تێپەڕیوە بگاتە چ قۆناغێک لە دوای ئەم سەردانە؟ ئایا بە تایبەتی مەبەستم لە ئەو پرسە گرنگانەیە کە باست کرد موچە بودجە یاسای نەوت و غاز بابەتی شنگال زۆر بابەتی دیکە چیتان چ پێڕوانینێک دەزانی هیچێک لە تایبەتمەندیەکانی ممارەسەی سیاست لای جنابی سەرۆک بارزانانی ئەوەیە کە لە کاتی نەرمی دەنوێنێ و لە کاتی زبری سیاسەتی زبر دەکات کەواتە هەردوو لای سیاسەتێکی نەرم و سیاسەتێکی زبر ئامادەی هەیە لە سیاسەتی هەرێم و بە تایبەتی لە سیاسەتی جنابی سەرۆک بارزانانی. بۆیە کاتێک پێویستی بە توندی و بە خطابی توندی و گوتاری زبر بکە گوتاری زبرمان هەیە، کاتێکیش پێویستی بە نەرمی بکە نەرمیمان نواندووە. ئێستا ئەم مەرحەلەی نەرمی نواندنە و مەسەلەی ڕێزگرتنە لەو نیازپاچی کە لە بەغدا بەدیار دەکەوێت. ئێستا لە حکوومەتی ئێستا نیازپاکی لە بەغدا دەرەکەوێت بەم سەردانە نیازپاکی دیارە. ئێستا ئەو سەردانە تقریبا دەتوانم بڵێم لە ئەنجامی دیارکەوتنی نیازپاچی لە حکوومەتی بەغداوە بووە، بۆیە جەنابیان چوو بۆکو ڕێزگرتنێک وەکو هاوکاریکردنی حکوومەتی بەغدا لەسەر ئەوەی کە ئەو نیازپاچێتان هەیە و چەند بڕیارێک دەرکراوە چ لە دەرگای فیدرالی چ لە حکوومەتی بەغدا بۆ ڕێزگرتن لەم بڕیارانە و بۆ پشتگیریکردن، چونکە بەڕاستی حکوومەتی عێراقیش پێویستی بە پشتگیری هەیە. ئەویش ئێستا لەوانەیە لەگەڵ لایەنە سیاسەکانی پێکەنەری حکوومەتدا لە چێشەدا بێ، بۆیە پێویستی بە پاڵپشتێکی بەهێز و گرنگ هەیە وەکو جەنابی سەرۆک بارزانانی. بۆیە من پێم وایە ئەم نیازپاچیە سەر بچێشێ بۆ ئەوەی کە دەستور جێبەجێ بکرێ، ئەو مادانەی کە ماون تاکو ئێستا جێبەجێ نەکراون چێشیان تێکەوتووە جێبەجێ بکرێ، چونکە بەغداش زانی هەم لایەنە سیاسیەکان و هەم حکوومەت زانیان بەڕاستی گەیشتومەتە ئەو قەناعەتە کە گرژی لەگەڵ هەرێمی کوردستان یەکەم جار بە زیانی خۆیان دەشکێتەوە، بە زیانی پرۆسەی سیاسی عێراق دەشکێتەوە. بۆیە ئێستا کاتی ئەوە هاتووە کە نەرمێک بنوێننەوە ئەو مادانەی کە بۆتە کێشە لە دەستوردا وردە لە ڕێگەی دەرگای فیدرالیەوە چارەسەری بکەن. باشە جگە لە دادگای فیدرالی و جگە لە دانیشتەکانی پەرلەمان کە ئێستا بۆ خۆتان دەزانن ئەو کێشەیە هەیە کە دانیشتەکانی پەرلەمانیش بەو شێوەیە نییە، پێتان وایە چارەسەرکردنی ئەو جۆرە کێشانە بەلێک تێگەیشتنەکان بەم جۆرە سەردانانە
زۆر ئاسانتر دەبێت وەک لەوەی کە چاوەڕێی ئەوە بکەین ئێمە بچین و شاند بنێرین داوای ئەوە بکەین کە مافەکانمان پێ بدەن لە کاتێکا مافەکانی ئێمە مافێکی ڕەوان و هی خۆمانن بەس پێویستی بە کەمێک لە یەکتێگەشتن لەم سەردانانە لە یەکتێگەشتنی وە بەدی ئەکرێ بێگومان جنابتان دەزانن یعنی حکوومەت حتا بڕیاری حکوومەتیش پێویستی بە بڕیارێکی سیاسی پێشوەختە هەیە بڕیارەکانی پەرلەمانیان دەگنا لەسەر هەر پرۆژه یاساک لە پەرلەمان پێویستی بە تەوافقێکی سیاسی پێشوەختە هەیە کەواتە تۆ پێشوەختە دەبێت لە مەطبەخی سیاسی لە دانیشتنە سیاسیەکان ئەم بڕیارە گەڵاڵە بکەی و وەکو بڵێ بیکوڵێنی تەواو اینجا لەناو پەرلەمان دەنجی لەسەر دەدرێت هەر پرۆژه یاسایەک ئەگەر پێشتر لایەنە سیاسیەکان بۆ خۆ ئیتفاقیان لەسەر نەکرد بێ مستەحیلە لە پەرلەمان تێپەڕێ و لە حکوومەتیش تێناپەڕێ لەبەر ئەوە ئەگەر ئێمە بمانەوێ هەندێک بڕیاری حکوومەت دەربکرێ یان هەندێک یاسا لە پەرلەماندا دەربچێنرێ ئەمە پێویستی بەم جۆرە دانیشت و بم جۆرە سەردانانە هەیە کە وەکو گوتم بەستەڵەکەکان بتاوێنتەوە و ئەو ئیتفاقە سیاسانەی کە کراوە نوێ بکاتەوە تازە بکاتەوە ینی گیانێکی تازە بخاتە بەر جستەی پرۆسی سیاسی عێراقی باشە بە پێی و ئەزمونە سیاسی کە جەنابتان هەتانە سەرۆک بارزانی سەردانی هیچ شوێنێک ناکات ئەگەر پەیامێکی زۆر گرنگی پێنەبێت خوێندنەوەی ئێوە بۆ ئەو پەیامە چییە کە ئێستا سەرۆک بارزانی سەردانی بەغدای کردووە پەیامەکەی ئەوەی وەکو گوتم یعنی کە ئەنەما دەڵێ ئێمە کاتێک ئێوە بزانین نەرمی دەنوێنن ئێمەش دەربین کاتێک بزانین ئێوە زمانی هەڕەشە بەکاردێنن ئێمە سیاسەتی زبر و هەڕەشەمان هەیە و بۆ ئێمە چەندین جارە ئەزمون دەری خستووە کە ئەوان لەگەڵ هەرێمی کوردستان هیچیان پێناکرێ مەگەر بە گفتوگۆ و بە دانیشتن و بە حاوەرە نەبێ لەبەر ئەوە ئەگەر ئێوە دەستی هاوکاری و دەستی ئاشتەوایی بۆ ئەمە درێژ بکەن ئێمە دوو جار بۆ ئێوە درێژ دەکەین نیاز پاچێک لە لای ئێوە هەبێ فەرمووەمە هاتین نیاز پاچی خۆمان نیشان دەدەینەوە ئەمە وەکو ئامادەجی هەرێمی کوردستان ئامادەی حکوومەت هەرێمی کوردستان ئامادەی جەنابی سەرۆک بارزانی بۆ بەشداریکردن لە چاکسازی لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی پەیوەندی هەرێم و بەغدا ئەگەر ئێوە ڕازی بن ئەگەر ئێوە ئەو نیازی چاکسازیتان هەیە فەرمووی ئێمە ئامادەین باش عێراق لە بەرامبەر هەڵبژاردنێکە فترەیەکی ئیتر کاتی هەڵبژاردن دێت لە عێراق ئەم سەردانە تا چەند ئەتوانێت ئەم پەیوەندیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بە بچەوی بهێڵێتەوە کە لە کاتی هەڵبژاردن کاریگەری لەسەر هەرێمی کوردستان نەبێت وڵا ئەمە بەڕاستی کاتی هەڵبژاردنەکان لە عێراقدا کێشەیەک هەیە هەندێک لایەن هەیە بەداخەوە تاکو ئێستاش هەندێک لایەن هەیە دەیانەوێ شەقام بجوڵێن و سۆزی شەقام بۆ خۆیان ڕابکێشن بەوەی کە دژایەتی هەرێمی کوردستان دەکەن ئەوە تا ئێستاش ماوە ناو هەندێک لایەنە سیاسیەکان هەندێک کەسایەتی سیاسی ئومێدەوارم ئەم سەردانانە وابکە کە شەقامی عێراقی بگاتە قەناعەت بزانی هەرێمی کوردستان دژمن نییە و هەرێمی کوردستان زیاتر لە بەشی خۆی نابە بەڵکو بەشی خۆشی پێنەدراوە مافەکەی خۆی پێنەدراوە زۆر کەمتر لە مافەکەی خۆی پێدراوە ئەوەی کە داوای دەکا داوای مافی خۆیەتی نەک بەشی باشوور و ناوەڕاست و بەسڕا وەکو دەگوترێ و باز دەکرێت لەبەر ئەوە ئەم جۆرە سەردانانە و ئەم گفتوگۆیانە ئەمە نیشان دەدا بۆ شەقامی عێراقی کەەوە هەرێمی کوردستان دۆستە و هەرێمی کوردستان هەردەم لە بەرژەوەندی عێراق و لە بەرژەوەندی چاکبوونەوەی پەیوەندیەکانە و ئێمە تەمەنا دەکەین کە چۆن توانیومانە بەم نیو مافیە یان بەو چارەگە مافەی کە بە هەزار حاڵ دەماندنێ لە بەغداوە ئێمە توانیومانە هەرێمێکی ئاوا دروست بکەین چ لە ئاوادانی چ لە ئەمنی چ لە ئاسایش چ لە زۆر لە بوارەکانی ئابووری و سەکتەری پیشەسازی و ئەمانە تەمەنا دەکەین ئەوان بەو بوجەزە بەلاحەی کە چەند قاتی هەرێمە بۆیان دادەنرێ ئومێدەواری شارەکانی خۆشان ئاوا وەکو هەولێر لێ بکەن و چەندین پارێزگار لە شارەکانی باشوور و ناوەندا دەبین دێن سەردانی هەرێم دەکەن بۆ ئەوەی سوود لە ئەزمموی هەرێم وەربگرن بزان چۆن بکەن بەڵام بەداخەوە ئەوان ناڵێم ناتوانن بەڵام زۆر زەحمەتە چونکە ئەو تەخصیصاتە دارایی کە بۆیان دادەنرێ هەمووی ناگاتە دەستی مستحقی خۆی و هەمووی ناگاتە خزمەت گوزاری شارەکان بەداخەوە باش دکتۆر لە میانەی ئەم دیدار و سەردانی کە لە دوێنەوە سەرۆک بارزانی ئەنجامی داوە بە بەردەوام لە کوردستان 24 شەنوکەوی ئەم بابەتە ئەکرێت و ئەوەیش کە لەلایەن لایەنە سیاسەکانەوە دەرئەبڕێت و لەلایەن شۆڤەکارانی سیاسی و ئەزموندارانی سیاسی ئاماژە بۆ ئەوە دەکەن کە سەرۆک بارزانی باوکی سیاسەتە
پێت وایە کە باوکی سیاست سەردانی بەغدا بکات ئیتر دۆسەی زۆرێک لە کێشەکان دائەخرێت و عێراق و هەرێمی کوردستان پێ ئەخەدا قۆناغێکی نوێ یاخود لاپەڕەیەکی تازاکەنەوە؟ ئەوە ینی بۆ چوونی ئێمە نییە، بۆ چوونی ئەوەی کە جەناب باسی دەکەی، بەڵکو بۆ چوونی زۆربەی لایەنە سیاسەکانی عێراقیە، زۆربەی سەرکردە سیاسەکانی عێراقی ئاماژە بە ڕۆڵی جەنابی سەرۆک بارزانی دەکەن کە باوکی سیاسەتە. بۆیە ئەو یعنی لە ناو معاناتێک هەڵقڵیەوە کە ناو معاناتی میلەتی خۆیدا، یعنی کێشەیەکی نەتەوەی هەیە کە ئەو کێشەیە ئەو هەر کە چاوی کردوتەوە لە هەرزەکاریەوە لەناو ئەو کێشە لەناو ئەو معاناتە بووە بە چەکداری و بە سیاسی و بە گفتوگۆ و بە دامستان بە هەموو شێوازەکانی خەبات لەگەڵی بووە و ئەوانەی کە ئێستا لە سیاسەتی عێراقدا کاریگەرن زۆربەی هەرە زۆریان لەگەڵ جەنابیان بوون خۆ ئەوانە هەمووی معارەزە و ئۆپۆزیسیۆن بوون لە شاخ لەگەڵ پێشمەرگە و لە هەرێمی کوردستان بوون. بۆیە زۆر چاک شارەزای جەنابی سەرۆک بارزانی بۆیە کە داوا دەکەن بێ بۆ بەغدا دەزانن ئەم هاتنە کاریگەری خۆیەوە سەنجی خۆی هەیە، زۆر شت دەگۆڕێ، زۆر شت دەگۆڕێ لەوانەیە ئەوان بیانێ بڕیارێک بدەن بەڵام ئەو توانە نەبێ پێویست بۆ دەکاتەوە قووەتێکی وەکو جەنابی سەرۆک بارزانی هێزێک پاڵپشتیان بکە و پشتگیریان بکە بە ئاسانی بڕیارەکە. زۆر باشە. ئەم سەردانە جگەلەوەی کە لەو کاتەوەکە لەگەڵ جەنابەت گفتوگۆکەین زیاتر باسی تەواوی دۆخی ناوخۆیەکەمان کرد کە لە نێوان هەرێم و لە نێوان عێراقا. با لە بازنەکە بینە دەرەوە گەورەتر سەیری بکەین. سەردانی سەرۆک بارزانی تا چەند کاریگەری ئەبێت ئەم بۆ بەغدا کە کردوێتی لەسەر ئەو پەیوەندیانەی کە هەرێمی کوردستان هێتی چ لە دەرەوە چ کاریگەری پەیوەندیەکانی دەرەوە لەسەر عێراق پەیوەندیە هەرێمی و نێودوڵەتیەکان ئەمە تا چەند گرنگی من باسم کرد دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی دیبلۆماسیەتێکی زۆر سەرکەوتووە و لەلایەن وڵاتانی دەرەوە و دۆستانیشەوە گرنگێکی زۆری پێدەدرێت. بۆیە تەماشا دەکەین هەر لە دوێنێەوە هەر لەگەڵ گەیشتنی جەنابیان بۆ بەغدا باڵوێزانی وڵاتە زەلهێزەکان وەکو بڵێ پێشبڕچێ دەکەن بۆ ئەوی بگەنە جەنابیان لەگەڵ جەناب دابنیشن، هەر لە باڵوێزی ئەمریکا، باڵوێزی بریتانیا، باڵوێزی فەڕەنسا، باڵوێزی رووسیا، باڵوێزی چین، ئەمانە هەمووی ئەمانە وڵاتی زلهێزن هەم لە ئابووری و هەم لە سیاسەتدا وڵاتانێکن ئەمانە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا سەنجی خۆیان هەیە، بڕیاری خۆیان هەیە و دەنجی خۆیان هەیە. ئەمانە کە دێن لەگەڵ جەنابیان دادنیشن مانای ئەوەیە کە ئەم سەردانە نەک لەسەر ئاستی عێراق دەمێنێتەوە بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا ڕنگ دەداتەوە و بە چاکە و لە بەرژەوەندی عێراق و لە بەرژەوەندی هەرێم و لە بەرژەوەندی پەیوەندی هەرێم و بەغدادا دەشکێتەوە. بە تایبەت کە دەزانین ئێستا جەنابی سەرۆکی هەرێم لە دەرەوەیە لە نەمسایە لەوێش دیسان باس لەو پەیوەندیە کراوە باس لەمە کراوە کەواتە سیاسەتی هەرێمی کوردستان، سیاسەتی حکوومەتی هەرێم، سیاسەتی سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی دەرەوە چ لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان دەبینی ئێستا جەنابی سەرۆکی حکوومەت ڕۆژێک لە هەڵەبجەیە، ڕۆژێک لە سلێمانی، ڕۆژێک لە قوشتەپەیە، ڕۆژێک لە دهۆکە. ئەمانە ئەم سەردانانە کەواتە دەتوانم بڵێم حکوومەت هەرێمی کوردستان هەر سێلایەنەکەی هەم لەسەر ئاستی ناوخۆ، لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکە و جیهانیشدا دیبلۆماسیەتێکی زۆر سەرکەوتووانە جێبەجێ دەکا. بەڵام گرنگ ئەوەیە لایەنی بەرامبەر بەرەو پیرت بێ ئەو نیازپاچیە و ئەم هاریکاریە بەردەوام بێ. زۆر سپاس دەکەین دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق لەگەڵمان بوویت گفتوگۆیەکی چڕۆپڕمان کرد لەسەر سەردانەکەی سەرۆک بارزانی بۆ بەغدا. سپاس بۆ جەنابیشتان.